دیارە دوایەوەی لە 24 کاتژمێری ڕابردووە ئاگرێک لە سنووری ناحیەیاغ لە گوندەکانی گەڕاوە بێ دەرە گوڵمکەوە کە نزیکەی سنووری 7 گوندی گرتەوە کەوتووەتەوە زیاتر لە 1000 دووەنم لە پوش و پاوەن و لە وەرگای سنوورەکە سوتاوە لەلایەن تیمەکانی بەرگری شارستانی ناحیەی ئاغجر و ناحیەی تەشیە توانرا ئاگرەکە لە ماوەی 12 کاتژمێرە کۆنتترۆل بکرێەوە خۆشحاڵیەوە لێرە سوپاس و ڕێز ئاراستی تیمەکانی بەرگری شارستانی ئاغجلار و ناحیەی تەشیەکەم دەستیان خۆش بێ دیارە هۆکارەکەوەی سنووری ناحیەکەی مە سنووریشی بربڵاوە زیاتر لە 60 گوند لە سنوورەکەیایە بربڵاوی سنوورەکە وای کردووە کە شێوازەکانی ئاگرکەوتنەوە جیاواز بن و ئاگرێکی زۆر لە سنووری ناحیەی ئاغجلار بکرێتەوە توانم بڵێم هۆکاری سەرەکی ئەمەوە هۆکاری تریش هەن وەکو کێشی کۆمەڵایەتی و نەگونجان لە گوندەکانە یاخود ئاگرێک کە لە دەست دەرەچێ بەجێ هەڵدرێ و کەسێک کە سەفرەچیە یاخود جگەرە و شوان و ئانە ئاگرەکان لە دەستیانەکەوێتەوە دواتر بەڕەشەباوانە هەڵەکە کۆنتترۆل ناکرێت ئەمانە هۆکارن بۆی کە ئاگر لە سنوورەکە بکەونەوە.